بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان لە ئەشاری سلێمانی کۆبوونەوە دوای کۆبوونەوەکە لە ڕاگەیەنراوێکدا هەردوو لە باسییان لەوە کردووە لە کۆبوونەوەکەدا تاوتوێ ڕێکەوتنەکانی نێوان هەردوو لە کراوە. بە میوانداریارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی فەرید ئەسەسەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی هەروەها لە هەولێرەوە کاروان هاشم ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تاوتوێ ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان بەبێ ئەنجام کۆتایی هات. ئەمڕۆ لە بارەکەی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە شاری سێمانی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان کۆبوونەوە و داوتوێی پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و کێشەی پارێزگاری سێمانی و جێبەجێ نەکردنی ڕێککەوتنی سیاسی و ئیداری نێوانیان کرد. وەفدەکەی یەکێتی لە کۆبوونەوەکەدا پێکاتبوون لە هێرۆ ئیبراهیم ئەحمەد و قادر حەمەجان و ڕەفعەت عەبدوڵڵا و عیماد ئەحمەد و شاڵا و کۆسرە ڕەسوڵ. وەفدەکەی گۆڕانیش پێکاتبوون لە عومەری سەید عەلی و عوسمانی حاجی مەحموود و محەممەد تۆفیق ڕەحیم و سامەڵ عەبدوڵڵا و ئیسماعیل نامێق. دوای کۆبوونەوەکەش سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی لە بارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکەوە ڕاگەیەندراوێکی کورتیان بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژەیان بەوە کردووە لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەسەر ناوەڕۆکی ڕێکەوتنی نێوان هەردوو لاکراوە. ڕاگەیەندراوەکە هیچ ئاماژەیەکی بەوە نەکردووە کۆبوونەوەکە کە ئەنجامی باشیە بووە یان بەبێ ئەنجام بووە. بەپێی زانێرەکانیش کۆبوونەوەکە هیچ ئەنجامێکی نەبووە. لا کۆبوونەوەکەدا وەفدی یەکێتی بە فەرمی چەند پێشنیازێکیان داوەتە گۆڕان بۆ پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان، لەوانە پێشنیازی گۆڕینی دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان یان کاندیدکردنی بە تەمەنترین پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان بۆ سەرۆکی پەرلەمان بەو پێش بێت. ئەم پێشنیازە عومەر عینایەت پەرلەمانتاری گۆڕان دەگرێتەوە کە بە تەمەنترین ئەندامی فراکسیۆنی گۆڕانە لە پەرلەمانی کوردستان و تەمەنی 64 ساڵە. بەپێی زانێرەکانیش بزوتنەوەی گۆڕان پێشنیازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەبارەی کاراکردنەوەی پەرلەمان ڕەت کردوێتەوە. پێشتریش بزوتنەوەی گۆڕان بە فەرمی ڕایگەیاندبوو ئەگەر بەیەکەوە گۆڕانکاری لە پۆستەکانی هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم بکرێت ئامادەن یوسف محەممەد بگۆڕن. کۆبوونەوەی ئەم جاری سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی لە کاتێکدا سەردارقادر لە بری پارێزگاری سێمانی دەستی لە کار کێشاوەتەوە و بەهۆی پێنەدانی دەسەڵاتەکانی. لەلایەکی ترەوە دوای 9 ڕۆژی دیکە 1 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕێکەوتنی سیاسی نێوان گۆڕان و یەکێتی کە پێکاتووە لە 25 ماددە و لە 7 یاری ساڵی ڕابردوو واژۆیان کرد. بەڵام دوای 1 ساڵ تەنها 1 خاڵی ڕێکەوتنەکە جێبەجێ کراوە کە ئەویش بریتیە لە بڵاوکردنەوەی ڕێکەوتنەکە بۆ ڕای گشتی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. کاک فەرید بەخێر بێن. سەرەتا گەرد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆی سەرکردایەتی هاوبەشی نێوانی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان بەچی گەیشتون یا خودەوەندەی کە بەڕێز زانیار تێبێت گفتوگۆ لەبارەی چیەوە کراوە؟ راپۆرتەکە باسی کردبوو یان شتێکی لەوە زیاتر نییە. کۆبوونەوەکە بە هیچ نەگەیشت و هیچ ئەنجامێکی نەبووە. هەردوو لە بۆچوونی خۆیان هەبووە لێک تێگەیشتن لەم بارەوە نەهاتووەتە دی لەبەرەوە هەردوو لە نەیانتوانی و بگەن بە ڕێککەوتنێک لەسەر ئەو مەسەلانە کە لە کۆبوونەوەکە باس کراوە. ئەوەندەی کە بەڕێز ئاگادار بیت مەسەلە سەرەکیەکانی کۆبوونەوەکە چی بوونە کە نەتوانراوە لێگەشتنی لەبارەوە بکرێت؟ پێم وایە بابەتی سەرەکی بریتی بووە لە باسکردنی مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان و ڕەنگە باس لە هەندێک مەسەلەی تریش کرابێت وەکو ڕێککەوتنی نێوان هەردوو بەڵام لە هەردوو مەسەلێدا شتێکی ئەو تۆ نەهاتۆتنی. بەڵێ لەبارەی پارێزگاری سلێمانی شەوە کە لەم ڕۆژان دەستی لە کار کێشەوەی ئیتفاقێکی نوێ ناتوو تا ئێراوە لە نامچنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی؟ من زانیاریم لێ نازەم ئاگادار نیم. بەڵێ زۆر باشە. بەس سەبارەت بە
مەسەلەی کارەکردنەوەی پەرلەمان ئەو پێشنیازانە چین کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی بۆ مەسەلەیەوەی کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە؟ مەسەلەکە ئەوەیە ینی سەرچترین پێشنیار گۆڕینی سەرۆکی پەرلەمانە. ئەوە لەگەڵ برادرانی گۆڕان باس کراوە، ئەوان دیدی تێڕوانینی تریان هەیە. ئەوان پێیان وایە پێویستە ئەگەر سەرۆکی پەرلەمان بگۆڕدرێت ئەبێت هەر سێ سەرۆکایەتی گۆڕانی بەسەردا بێت. ئەوان بۆ چوونیان بەو جۆریە. ئەوەی ئێمە ئەڵێن ئێمە هەنگاوێک بۆ پێشەوە بچین و بەهۆی ئەمەشەوە باس لەوە کراوە کە دەرفەتێک هەیە بۆ کارەکردنەوەی پەرلەمان بە گۆڕینی سەرۆکی پەرلەمان، بەڵام دیارە لەو کۆبوونەوەی نەگەیشتون بە ئەنجام لەبەرەوە مەسەلەکە هەر بە پەسێ دراوی ماوەتەوە. تەناو پێشنیازە هەیە یاخود پێشنیازی تریش هەیە بۆ مەسەلەی کارەکردنەوەی پەرلەمان؟ بژاردەی دیکە هەیە؟ خۆی من پێم وایە هەموو هەر سێ بژاردە یەک بژاردێ سێ بژاردەکە چینەوە ئێستا یەکێتی نیشتیمانی لەگەڵ گۆڕان تاوە توێ کردووە؟ من پێم وایە یەکەم و دووەم هەروەکو یەکە. باس لەوە کراوە کە کەسێکتر لە جێگای سەرۆکی ئێستای پەرلەمان دیاری بکرێت. ئەوەی دومی شەروایە، بەڵام لەوێ ڕەنگە ناوی کەسەکەیان هێنابێت یاخود باس لەوە کرابێت کە بە تەمەنترین ئەندامی ناو فراکسیۆنی گۆڕان بێت. هەر یەکەم و دوم هەروەکو یەکە. بەڵی سێم نازانم لە راپۆرتەکە باسی کرد. سێمیان باز دەوەیەکی کە بەبێ گۆڕان پەرلەمان کارا بکرێتەوە پێشنیازی وا هەیە باز لە ڕێگەی من پێم وایە ئەمە ڕەنگە لەوێ باس نەکرابێت، ڕەنگە کۆبوونەوەکە ڕەنگە باس نەکراوێت. بەڵێ سەبارەت بەوەی کە ئێستا بۆ چوونی بەڕێستانیانی تاکە دەواازە بووی کە مەسەلەن بگەین بە کارەکردنەوەی پەرلەمان ئەم پێشنیازانە یاخود پێشنیازی تریش دەکرێ بکرێت؟ ناخۆی ئەکرێت یان پێشنیازی تریش لەم بارەیەوە بکرێت، بەڵام گرنگ ئەوەیە لایەنەکان بە سازان بگەن بەم ڕێککەوتنی کە لەسەری ڕێکەکەون، یان هەر شتێک کە لەسەری ڕێکەکەون ئەبێت هەموو لایەنەکان پێ ڕازی بن. ئەگەر تەنانەت ئەگەر ئێمە و گۆڕانیش ڕازی بن بە پێشنیازێک، بەڵام پارتی و لایەنەکان پێ ڕازی نەبن ناگەین بە ئەنجام. لەبەرەوە لە هەموو حاڵەتێکدا ئەبێت ئەم مەسەلەیە لە ڕێگەی سازانی لایەنەکان. بەڕێزت خۆت لەگەڵ ئەم پێشنیازە حیزبەکەت دای ئەم پێشنیازە؟ من لەگەڵ ئەوەم کە ئەم مەسەلەی باز بکرێت، ئەگەر گەیشتین بە سازان کاری پێ بکەن، ئەگەر نەگەیشتین بە سازان ئەوە هەرە بێت وتوێژ بەردەوام بێت لە نێوان لایەنەکان. یعنی بەس باز لەو دەکرێت مەسەلەن ئێستا ڕەخەن لە یەکێتی نیشتیمانی دەگرێت بۆچی مەسەلەن پرۆژەی نییە بۆ مەسەلەن گۆڕینی سەرۆکی هەرێم کە ماوە یاسایی بەسەوە یاخود سەرۆکی حکوومەت بۆ پرۆژەیە بۆ گۆڕینی سەرۆکی پەرلەمان؟ خۆی ئێمە تقریبان پێم وایە دوو کێشەی سەرەکیمان هەیە. یەکێکیان یاسایە پەیوەندی بە سەرۆکی هەرێمەوە هەیە، ئەوەتریشیان سیاسیە پەیوەندی بە سەرۆکی پەرلەمانەوە هەیە. لایەنەکان ئەتوانن لەسەر شتێک ڕێک بکەون کە هەمویان بتوانن لەسەری ڕێک بکەون. سازانێک هەبێت لەم بارەیە، بەڵام تا ئێستا ئەو سازانە لە لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم هاتوۆتە دی و نە لەسەر مەسەلەی سەرۆکایەتی پەرلەمان. بەڵام باشتر ئێستا پرۆژە بۆ کامیان هەبێ بۆ چوونیەوە؟ خۆی کێشەکە لەکوێوەیە؟ ئەگەر بمانەوە کێشەکان لە ڕیشەوە چارەسەر بکەین بە دڵنیایەوە ئەبێت کێشەکان هەمووی بە یەک پاکێت چارەسەر بکرێت ئەگەر بتوانین. بەڵام ئەمە شار پێویستی بە سازانی نێوان لایەنەکانە. سپاس دەکەم دواتە گرم و لای بەڕێزن. ئەگەر بچینە هەولێر لای کاروان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. دەمەوێت بەس بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی کارەکردنەوەی پەرلەمان ڕای بەڕێزش بزانم سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی سەرگەدایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان. ئەوەندەی کە ئاگدار بن ئێوەش هیچ ئەنجامێکی نەبوو یاخود دیارکردنە و تەوەرانە چی بوون کە لە کۆبوونەوەکەدا باسییان لێوە کراوە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوا سڵامەیە بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکەت و بۆ بینەرانی کەناڵی پێیان. تەمان کۆبوونەوەکە ئێمە کۆبوونەوەیەکی ئاسایی سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. بەداخەوە کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی خراپی سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، بەهۆی ئەوەی هیچ ئەنجامێکی نەبوو. لە هەمووشی خراپترەوە بوو. بەداخەوە برادرانی یەکێتی بە ئەجێندایەکی پارتیەوە هاتوون بۆ کۆبوونەوەکە کە داوای گۆڕینی سەرۆکایەتی پەرلەمانیانە کرد لە کاتێکە هەم ئێمە و هەم یەکێتی نیشتیمانی کوردستانش باش ئەزان کە کێشەی سەرێکی لە کوردستانە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نییە. ئەوە پارتی دیموکراتی کوردستانەوە داواکاری پارتی دیموکراتی کوردستان بۆ گۆڕینی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە گینا هیچ کێشەیەکی یاسایی سیاسی دیموکراسی لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە نییە. دەستۆی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان خاوەنی جێبەجێکردنی بەرنامەی سیاسی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامیە.
بۆیە هیچ تاوانێکیان نەکرێت تا برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر داوای پارتی دیموکراتی کوردستان بێن پامی پارتی دیموکراتی کوردستان بە ئێمە بڵێن کە گۆڕینی دکتۆر یوسف بۆ کەسێکی تریان گۆڕینی سەرۆکی پەرلەمان بۆی بەداخەوە کۆبوونەوەیکی خراپی سەرکردایەتی بەشی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانە لە کاتێکە ئەکرا ئێستا ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان وا ساڵێک بەسەر ئەم ڕێککەوتنە تێپەڕێ ئێمە ئێستا ناقەشێمان بکردایە چەند لەو مادانەی کە ڕێککەوتین لەسەری جێبەجێمان بکردایە چەند لەو مادانەی کە جێبەجێ نەکراون چۆن جێبەجێ بکەین بەڵام بەداخەوە کوتم تاکو ئێستا نەمانتوانیوە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگایەکی تەندروست و دروست بدۆزنەوە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنەکەن. بەڵێ ئەوەی کە بەڕێز داگاداربی تەنها دوو پێشنیاز خراوەتە بەردەم گۆڕان بۆ کاراکردنەوەی پەرلەمان یاخود پێشنیازی سێمیشە بووە بۆ مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان. بەڵێ پارتی دیارە زەخت لە برادرانی یەکێتی کردووە کە ئەوان پەرلەمان کاراکەنەوە و داوایانەوەیە گۆڕان سەرۆکایەتیەکە بگۆڕێ وەکو پێشووترشتم پارتی کێشەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی دروست کرد لە ئاساسە شتێک نییە بەناوی کێشەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان تەنها خواستی پارتی دیموکراتی کوردستانە بۆ ئەم گۆڕینە ئەگینا هەمووان نەزانن هیچ کێشەیەکی قانونیمان نییە بۆیە ئەوان هاتوونەوە بکەن ئەگەرەوەش ناگوایە خۆیان ئەیانەوێت پەرلەمان کارا بکەنەوە ئێمە لە بزوتنەوەی گۆڕان ئەمە وەڵامی کۆتایی ئێمەیە لە بستنەوەی گۆڕان بستنەوەی گۆڕان بێباکە ئێمە بە هیچ شێوەیەک ناچینە ژێرباری ئەجەندای پارتی دیموکراتی کوردستانەوە لە کوردستانە چونکە پێمان وایە ئەجەندای پارتی دیموکراتی کوردستان ئەجەندایەکی نیشتیمانی قانونی دیموکراسی نییە هەر هێزولایەنێکی سیاسی تر لە کوردستانە ئەم ئەجەندای پارتی دیموکراتی کوردستانی قبوڵە فەرمن با بچن ڕێکەوتن بکەن لەگەڵانە پەرلەمان کاراکەنەوە مەسعود بارزانی ئەکەنەوە بە سەرۆکی هێرێمی کوردستان هەموو ئەو دەسەڵاتانەی کە لای خۆشیان ئەیاندنەوە پیان ئێمە هیچ کێشەیەکمانە ئێمە بۆ کۆتم ئێمە وەکو بستنەوەی گۆڕان ئامادەنین هیچ تەنازولێک بکەین لەسەر حەقی شەرعی خۆمان و خەڵکی کوردستان هەر هێزولایەنێکی سیاسیش ئەوێ ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکە سەربەستە با بچن ڕێکەوتن بکەن و ئێمە دەستی هیچ لایەنێکمان نەگردووە بە یەکێتی نیشتیمانی کوردستانی شۆر لەگەڵ ڕێزی زۆرمان بۆ بەشێک لە سەرکردایەتە دڵسۆزەکە یەکێتی نیشتیمانی کوردستان نمونەی کاک فەرید و هاوڕێکانی و قاعیدەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە من بۆ خۆم پێم وایە زۆرینەی زۆری قاعیدەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەم سیاسەتەی ئێستای بەشێک لە مەکتەب سیاسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێمە ڕێزی زۆرمان هەیە بوویان بەڵام ئەوە ئەبێ ئەو مەکتەب سیاسیانەی کە تەسلیمی ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان بوونە جوابی سەرکردایەتی دڵسۆزەکەی یەکێتی جوابی قاعیدە دڵسۆزەکەی یەکێتی بدەنەوە کە بۆچی بەڵام بۆچی وەکو گۆڕان هەر پێشنیازێک کە لەگەڵ مەسەلەن لەگەڵ خواستی بزوتنەوەی گۆڕان نێتەوە بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان بە ئەجێندای پارتی دەزانن جارێ ئێمە مەرج نییە هەر پێشنیارێک بە دڵی ئێمە نەبێ ئێمە ڕازی نەبوێتین پێش چەند مانگێک مەسعود بارزانی کە بە نایاسایی بە ناشەرعی لەسەر کورسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دانیشتووە بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە ئەوان پێشنیاری کردبوو کە هەر سێ سەرۆکایەتەکە بگۆڕێ بۆی ئەم کێشە سیاسی کە ئێستا لە کوردستانە تێپەڕین ئێمە وەکو بستنەوەی گۆڕانکەوە پێشووترشتم کاک دکتۆر یوسف و سەرۆکی پەرلەمانکە لا ئێمەی کە هیچ کێشەیەکی قانونی نییە تەنها ئەجێندا و بەرنامەی 4 هێزی سیاسی گەورەی لە کوردستانە جێبەجێ کردووە پارتی کێشەی بۆ دروست کردووە ئێمە ڕازی بوون بەوەی کە هیچ کێشەیەکمانە ڕازی بوون بۆ کە با سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم یەک پاکێج بێ بەڵام بەداخەوە هەم پارتی پەشیمان بووە هەمیش یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ سپاس دەکەم دواتر دەگەڕین وڵای بەڕێستان کاک فەری سەبارەت بە سیناریۆکانی کاراکردنەوەی پەرلەمان جگە لەم پێشنازانەی یەکێتی نیشتیمانی سیناریۆی تر بەڕێوێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان ئەمڕۆ جێگیری سەرۆکی پەرلەمان کە لە پشکی پارتیە باسی لەوە کردبوو کە لە ماوەی مانگێکدا پەرلەمان کارە دەکرێتەوە پێم وایە ئەگەر بگەڕێنەوە سەر ڕێسا یاساییەکان ڕەنگە سیناریۆی تر نەبێت بەڵام ئەگەر بازدان بێت بەسەر یاسا و بەسەر ڕێساکان و بەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ڕەنگە هەموو شتێک ممکن بێت بەڵام ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە بە پێی یاسا و بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەرە بێت سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە شوێنی خۆی و دەست بە کارەکانی خۆی بکات و ئەو کاتە دەرفەتی ئەوە ئەبێت ئەگەر مەسەلەی گۆڕینیشی بێتە ئاراوە زۆر باشە بەس ئێستا پێشنازەکەیەوە تەنا بۆیە کە لە سەرەتادا دانیشتی پەرلەمان بە سەرۆکاتی سەرۆکی سێ پەرلەمان بەڕێوە دواتر بگۆڕدیان
هیچ پێشنیارێک لەم بارەیە نیە من باس لەوە کەم ئەگەر بمانەوێت پەرلەمان کارا بکرێتەوە بە پێی پەڕێی و ناوخۆ هەرە بە سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتی دانیشتنەکە بکات ینی غێریەوە ناتوانرێت کەسی تر ناتوانێت جێگرەکەشی ناتوانێت زۆر باش پەیڕەوی ناوخۆ خۆی باس ئەوەندەی کاگەدار بن جگە لەمە سەبارەت بۆی کە بەبێ گۆڕان و مەسەرم بەبێ هەندێک لایانی تر پەرلەمان کارا بکرێتەوە سەرکەوتو دەبێت من پێم وانە چونکە ئەمە مەسەلەیەکی نیشتیمانیە مەسەلەیەکە پێویستی بە ڕێککەوتنی هەموو لایەنەکان هەیە لایەنەکان ئەگەر ڕێک نەکەون لەسەر ئەم مەسەلەیە پەرلەمانیش کارا بکرێتەوە ناتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات و جگە لەوەی کە کێشەکان قوڵترە بێتەوە لەبەرەوە سازان لە نێوان لایەنەکان لەسەر ئەم مەسەلەیە زۆر پێویستە ئەمە ئەگەر مەسەلەکە ئێمە پەرلەمان کاراکەینەوە بۆ ئەوی ئامادەکاری و زمینە سازی بکات بۆ مەسەلەی ڕیفراندۆم ئەگەر بە شێوەیەکی خراپ پەرلەمان کارا بکرێتەوە بە جۆرێک کە سازانی لەسەر نەکرێت بە دڵنیای و کاریگەری خراپی لەسەر مەسەلەی ڕیفراندۆمیش دەبێت یعنی چۆن بە شێوە خراپەکەی چییە بۆ نمونە ئەگەر بە شێوەیەکی خراپ کارا بکرێتەوە ئێمە ئەمانێت بەرە ڕیفراندۆم بچین یاسا دەرچێت لەم بارەوە لە زاخەوە تا لای خانەقین ئەمە بێت خەڵک بچێت بۆ مەسەلەی بۆ دەنگدان بە دڵنیایەوە ڕەنگە ئەمە کێشە دروست کرد ئەگەر ئێمە ڕێک نەکەوین لەسەر مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان بە سازانی لایەنەکەن زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە ئێستا دیدو بۆ چوونی جیاواز هەیە لە نێوان پارتی و یەکێتی لە نێوان دوو حیزبە بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان ئێوە بە شێوازی بتانەوەی کارا بکرێتەوەیان بە شێوازێکی تر ئێمە خۆی یعنی ئەگەر مەسەلەکە ئەوە بێت بگەڕێنەوە سەر ڕێککەوتنی یەکێتی و گۆڕان ئێمە لێ باسی ئەم مەسەلەیەمان کردووە وشەی بێمەرزمان داناوە واتە ئەو بۆچوونەی کە گۆڕان هەیەی لە ڕێککەوتنەکەی ئەمە لە ڕێککەوتنەکەی ئەوە ڕەنجی داوەتەوە ئەگەر بچینە سەر نەخشەڕێگای خۆمان بۆ چارەسەری کێشەکان باسمان لەوە کردووە کە ئەم مەسەلەی سێ سەرۆکایەتیەکە ئەبێت بەسەر سێ حەزبە سەرەکیەکە کە بریتین لە یەکێتی و پارتی گۆڕان دابش بکرێت و لەم چوارچێوێدا گۆڕان ئەبێت سەرۆکایەتی پەرلەمانی بۆ بگەڕێتەوە یاخود هەر بۆ ئەو بێت لەمە ڕەنگە لقێکی لێ بێتەوە ئەویش ئەوەیە ئێمە ڕەنگە کێشەمان نەبێت لەوەی کە ئەم پۆستە هەر بۆ گۆڕان بێت بەڵام ئەگەر بمانەوێت تۆزێک چارەسەری مەسەلەکە بکەین و هەنگاوێک بۆ پێشەوە بچین ئەو پێشنیارە کراوە کە گۆڕان نەرمی بنوێنێت لە مەسەلەی گۆڕینی سەرۆکی پەرلەمان بەڵام پۆستەکە خۆی هەر بۆ گۆڕان بمێنێتەوە ئێستا مەسەلەکە هاتۆتە سەر ئەوە خۆی ئەمە تۆزێک هەنگاوێکە بۆ پێشەوە چکە لەمە پێش باس لەوە کرەکە هەم سەرۆکی پەرلەمان لە گۆڕان بسەندرێتەوە هەم پۆستەکەشی لێ بسەندرێتەوە ئێستا هاتۆتە سەر ئەوەی کە ئێمە تەنها باس لە سەرۆکی پەرلەمان ئەەکەین باس لە پۆستەکە ناکەین ینی پارتی خواستیەوەیە کە سەرۆکی تەنات پۆستی سەرۆکیش لە بستنەوەی گۆڕان پارتی ئەگەر بتوانێت و دەسەڵاتی هەبێت بە دڵنیایەوە هەم سەرۆکایەتی هەم پۆستەکە لە گۆڕان ئەسەنێتەوە بەڵام کاتێک کە ئێمە لەگەڵ گۆڕان دانیشتوین باسمان لەوە نەکردو کە پۆستەکە لە گۆڕان بسەندرێتەوە باسمان لەوە کردووە کە ئەو کەسە ئێستا سەرۆکی پەرلەمانە ئەوە نەبێت بەڵام یەکێشکە بێت هەر لە لیستەکەی گۆڕان بێت زۆر باش بەڵام کاک فەرید سەبارەت بەوەی کە بازوەیەکێک کە پارتی زۆر سەرکەوتوو لەوەی کە کێشەکە لە سەرۆکایەتی هەرێمەوە بێنێتە پەرلەمان یعنی ئایا کێشەکە بۆچی هاتە سەر پەرلەمان لە کاتێکە کێشەکە لە سەرۆکایەتی هەرێم بوو مەسەلەکە زۆرتر پەیوەندی بە ڕیفراندۆمەوە هەیە من خۆم ئێستاش پێم وایە ئێمە پێویستمان بە پەرلەمانە هەڵەکە پەرلەمانی جارێکە باز لە کارەکە بەڵێ ئەوەی کە ئێستا وامان لێکات بچینە سەر مەسەلەی کارەکردنەوەی پەرلەمان مەسەلەی ڕیفراندۆم هاتۆتە ئاراوە خۆت ئەزانی تا 2 هەفتە لەمەوە پێش بە تایبەتی پارتی بۆ چوونی فەرمی ئەوە بوو کە ئێمە پێویستمان بە پەرلەمان نییە پێویستمان بە یاسا نییە پێویستمان بەوە نییە کە هیچ دەستگایەکی تر ڕۆڵی هەبێت لە مەسەلەی ڕیفراندۆم ئێستا هاتۆتە سەرەوەی کە خۆشی باس لەوە کات ئەتوانیت کە پەرلەمان کارا بکەینەوە بەڵام ڕەنگە تێڕوانینی بۆ کاراکردنەوەی پەرلەمان جیاواز بێت هەم لە تێڕوانینی ئێمە و کوێچێتی هەم لە تێڕوانینی گۆڕان بەڵام ئێستا ئەوانیش هاتوونەتە سەرەوەی کە پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە بەڵام ئەم مەسەلەیە خۆی دوو مەسەلەیە یەکێکیان ئەوەیە کە هەرێم نەک لەبەر ڕیفراندۆم لەبەر ئەوەی پەرلەمان پێویستە هەرە بێت کارا بکرێتەوە بەڵام کە ئێستا مەسەلەی ڕیفراندۆم بۆتە بیانوو بۆ کاراکردنەوەی پەرلەمان شتێکی خراپ نییە ئێمە هەر باس لەوە ئەکەن کە پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە
چێ بۆ ریفراندۆم بێت چێ وەکو دەستگایەک بۆ دەرکردنی یاسا و جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی. زۆر باش بە سەبارەت بۆی کە پێشتر بۆ کاراکردنەوەی پەرلەمان و بۆ گۆڕینسی سەرۆکاتێکە پەیامەکەی مەسعود بارزانانی بوو لە مانگی 11 ساڵی ڕابردوو بۆ کارەکە چی بوو کە جێبەجێ نەکرا کە پارتیم پێم وایە بۆ چوونی من ئەوەیە کە ئەوان پێشبینی ئەوەیان ناکرد لایەنەکان پێشوازی لەم پێشنیارە بکەن بەڵام کاتێک هیچ لایەنێک ڕەتی نەکردەوە پارتی تەنها یەک گەڕی و توێژی دەست پێ کرد هاتە سلێبانی لەگەڵ هەموو لایەنەکان کۆ بۆ ڕۆی و جارێشکە نەگەڕایەوە پاشەوەی کە هەموو لایەنەکان وتیان ئێمە ڕازین و ئەمە پێشنیارێکی باشە و ئەمە چارەسەری کێشەکانەکە پاشەوە کە ئەمە لە کۆتایی ساڵی ڕابردوو بوو ئەم ساڵ گەڕی دووەمیان دەست پێ نەکردەوە چوون لەسەر مەسەلەکانی تر و وازیان لێهێنا ینی پەیامەکەیان بەڕاز نەبوو پەیامەکەیان ڕاست بوو کە ڕایانگەیان بەڵام ئەوم بۆ چوونیان ئەوە بوو چونکە ئەمە یەکەم جار نەبوو کاک مەسعود باس لەوە بکات کە سەرۆکاتیەکە هەموو گۆڕدرێت و ئەو ئامادەیە واز بێنێت و کەسێککە لە جگەیدا بنرێت بەڵام نزیکەی ئەمە یا سێم یا چوارەم جار بوو بەڵام جارانی پێشوو هەموو لایەنەکان خۆیان بێدەنگە کرد و هیچ کەسێکیان بۆ چوونی خۆی دەرنەبڕی بوو ئەمە یەکەم جار بوو کە لایەنەکان پێشوازیان لەم پێشنیارە کرد و پێیان وابوو ئەم پێشنیارە دەرفەتێکی باشتری هەیە بۆ جێبەجێکردن چونکە تەنها سەرۆکایەتی هەرێم ناگرێتەوە بەڵکو سەرۆکایەتی دوو دامەزراوەش ئەگرێتەوە بەڵام ئەمە خوان دواتر لێ پەشیمان بوونەوە وازیان لێ هێنا پەشیمانەوە چی دەرخستەوەی کە پارتی دەست بەداری سەرۆکاتی هەرێم نابێت بەڵێ ئەمە نیشانەی ئەوەیە دەست بەرداری نابێت خۆیان یەکەم جار ئامادەی ئەوەیان دەربڕی کە دەست بەرداری ئەم پۆستە بن بەڵام دواتر خۆیان گەڕی یەکەمیان دەست پێ کرد گەڕی دووەمیان دەست پێ نەکردەوە وازیان لێهێنا و لە کۆبوونەوەکانش ئێستا باسی ناکەن باسی سەرۆکاتی هەرێم ناکەن باسی ئەوە ناکەن کە ئەوان ئامادەیان بۆ ئەم مەسەلەیەتیایە تاکەی پێتان وایە دەیانەوێتەوە پۆستە لایەوان بمێنێتەوە ئەوەندەی ئێمە پارتی بناسی ڕەنگە بە هیچ شێوەیەک دەست بەرداری ئەم پۆستە نەبێت چونکە ئێمە لە هەموو حاڵەتێکە باس لەوەکەن کە ئەم پۆستە تەمەنی 4 ساڵە خولی پەرلەمان لای ئێمە 4 ساڵە پاش 4 ساڵە بێت چێشکە بێتە ئەوێ یاخود هەڵبژاردن بێت و کەسێشتر هەڵبژێدرێ یاخود پەرلەمان ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات و ماوەکەی بۆ درێژ بکاتەوە ئێستا سەرۆکی هەرێم نە هەڵبژێردراوە نەماوەکەی بۆ درێژ کراوەتەوە بەڵکەوەتە لایەنە سیاسەکان چاوەڕێەوە نەبن کە دەست بەرداری ئەو پۆستە بن من خۆم چاوەڕێ ئەوە نیم چاوەڕێ ئەوە نیم چونکە ئەمە تا ئێستا شتێکی وایە نیشان نەداوە کە بەڵگەی ئەوە بێت کە ئامادەن بۆ ئەم مەسەلە جگە لەوەی چەند لێدوانێک هەیە باس لەوە کراوە کە ئەم پۆستە هەر لای پارتی ئەبێت تا ئەو کاتی دەوڵەتی کوردی دامەزرێت لێدوانێک هەبوو لە بەتایبەتی لە مۆنیتۆر باسی کوردێکە پێ دوای دەست بەرداری بن من باس لەوە کەم کە ئەوان وایان وتووە ئەوان بەڵام وەکو ئەم جاریان بینیمان ئەمان دەست پێشخاریەکیان دەست پێ کرد ڕاگەیاند ولایەنەکان پێشوازیان لێ کرد و گەڕ یەکەمی وتوێژ لەسەر ئەم دەست پێشخەریە دەستی پێ کرد و پاشان خۆیان وازیان لێ هێنا ڕەنگە ئەگەر وازیان لەمە هێنابێت بە دڵنیای واز لەوانی تریش دێنە بەڵێ سوپاس دەکەم کا کاروانەگە بگرێمەوە لای بەڕێستان سەبارەت بەو مەسەلەی ئەوەی کە باس زۆر جار ڕخنە لە بزنەوەی گۆڕان دەگی لەسەرەوەی کە بۆچی دەستبەرداری مەسەلەن سەرۆکی پەرلەمان نابێت بەوەی ئەگەر ئەمە بێتەوەی ئەوەی کە دەستگایەکی وەکو پەرلەمان کارا بکرێتەوە بەڵ سوپاس دەکەم دیارە گرفتێکێ لە مەسلەی دەنگ دواتر دەگرێمەوە لای بەڕێستان بسکاک فەریدەوەی کەوتت زیاترەوەی کە ئێستا وای کردو پەرلەمان کارە بکرێتەوە مەسلەی ریفراندۆمەکەیە ینی پێ دوایە لە ماوەی چەندە ینی ئەم پەرلەمان بەپێی پێشبینەکانی بەڕێز کارە بکرێتەوە پەرلەمان ئەگەر ئیرادەیەکە بێت بە ڕۆژێک کاراکرێتەوە هیچ کێشەی نییە کاتێککە بڵێت چووکە بە پەیوەندی بە دانیشتنی کۆبوونەوەی ئەندامانی پەرلەمانە کە ژمارەیان 111 لە پەرلەمان هەمویان بستنە ئەوێ و پەرلەمان کاراکرایەوە بەڵ ئیرادەکە لای کێیە؟ ئەبێت لایەنەکان ڕێکەون لەسەر ئەم مەسەلەیە چووکە ئەگەر ئیرادەکە لای یەک کەس وایە خۆی کارای ئەکردەوە بە تەنها بەڵام لەبەرەوە یەک لایەن ناتوانێت کارای بکاتەوە ئەبێت هەموو لایەنەکان پێکەوە لایەنێک ناتوانێت بەتەنیا کارای بکاتەوە هیچ لایەنێک ناتوانێت چونکە ژمارەی پێویستی ئەندامی نییە بیبات بۆ پەرلەمان و نیوە زیاتر بێت و نیسابەکە کارە
نیسابەکە یاسایی بێت ئەمە یەک دووەمیشیان پەیڕەوی ناوخۆمان هەیە پەیڕەوی ناوخۆ باس لەوە کات هەموو دانیشتنەکان بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان دەستپێەکەن لەبەرەوە هەرە بێت سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە بەڵام پێشبینەکان بۆ دەچن بەر لە مەسلەی ریفراندۆم پەرلەمان کارا بکرێتەوە کە باز لەوە کرێ پێش 6 ئەنجام درێت نازان بەڵام ئێمە ئەبێت ئەوەشمان لە بەرچاو بێت کە گەیشتینە ڕۆژی هەڵبژاردننی 4 ساڵ لەمەوە بەر نازانام چ ڕۆژ ئەکات بڵێ ئێمە کە گەیشتینە 21 شرعیت لە هەرێمی کوردستان نامێنێت ئەو پەرلەمانێک کە ئێستا فەخراوە شەرعیە بەڵام لە 21 شرعیەتی نامێنێت حکوومەت شرعیەتی نامێنێت سەرۆکایەتی هەرێم ئێستا لە ڕووی یاسایی و شرعیەتی نییە ئەو کاتە بەتەواوەتی شرعیەت لە کوردستان نامێنێت تاکە دەستگای هەڵبژێردراوی یاسایی لە هەرێمی کوردستان تەنها ئەنجومەنی پارێزگاکان ئەمێنێتەوە ئەویش تا مانجی 4 یا 5 سپاس دەکەم کا کاروانگە بگرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە بۆچی بزوتنەوەی گۆڕان ئەگەر سەرۆکی پەرلەمان ناگۆڕێت دەگەرم ئەمە بێتە هۆکاریەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە یاخود ئەوە ڕخنانەی کە لە پارتیتان هەیە کە پۆستەکان بە شخصی دەکا ئەمە شەر بە شخصانەکردنی پۆستەکان نییە؟ بەڵێ بەڵای من پێم وانییە کێشەکەی ئێمە کێشەی شخصی بێ کێشەکەەوەیە پارتی دیموکراتی کوردستان خاوەن ئەجەندایەکە کە هەموو هێزولایەنە سیاسیەکان تەسلیم ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان بن دیارە پێشووتر ئەمەی لەگەڵ هێزولایانی سیاسی ترا بۆ چووەتە سەر ئێستاش ئەوێ هەمان شت بەرامبەر بستنەوەی گۆڕام بکە پێداگیری ئێمە لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان پێداگیریەکە دیفاعکردنە لە قانون دیفاعکردنە لە دیموکراسی دیفاعکردنە لە دەنگی هەموو خەڵکی کوردستان بۆیە ئێمە نامانەوێت تەسلیمی ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان بین وەک هەندێک هێزولایانی سیاسی تر کە لە ڕابردوو تەسلیم ببوون ئێمە منەمێ تەنها نمونەیەک بێنمەوە ئەم ئەجەندای کە پارتی دیموکراتی کوردستان خاوەنێتی و لە ناو پارتی دیموکراتی کوردستانشا طبعا ئەمە ئەجەندای بنەماڵی بارزانیە ئەوان بڕیاریان داوە کە خاوەنی حاکم و دەسەڵاتی مطلق بن لە کوردستانە و بڕوایان بە هیچ موسسەیەک نییە ئەگەر ببێتە کێشە لە بەردەم دەسەڵاتەکانی ئێوانە من بۆ خۆم پێم وایە پارتی دیموکراتی کوردستان بە تەنیا ناتوانێت خاوەنی ئەم هەموو دەسەڵاتە بێ ئەگەر هێزێکی تر هاوکاری نەبووە لە ڕابردووە یاسای سەرۆکایەتی هەرێم کە بۆ بە بەڵا بە سەر خەڵکی کوردستان ئەو هەموو کێشەی لێکەوتەوە پارتی دیموکراتی کوردستان بە تەنیا نەیەتوانی تێپەڕانی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاری نەبووە پارتی دیموکراتی کوردستان نەیەتوانی مەسعود بارزانی تەمەنی درێژ کاتەوە لە 30 حوزێران ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاری نەکردایە پارتی دیموکراتی کوردستان نەیەتوانی یاسای ئەنجومەنی ئاسایش تێپەڕێنەکە یاسایەکی زۆر خراپە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووایە پارتی دیموکراتی کوردستان نەیەتوانی یاسای نەوتوغاز تێپەڕێنەکە ئەوش بوو بە بەڵایەکی تر بەسەر میلەتەوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووایە ئێستاش من دڵنیاتەکەم و ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەجێتە ژێر ئەجەندای پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵی بارزانی ئەمەی بۆ ناچێتە سەر بۆیە ئێمە وەکو بستنەوەی گۆڕان پێداگیریمان لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان پێداگیریە لەسەر سەروەربوونی قانون لە وڵاتە بۆ نەچوونە ژێرباری ئیرادی پارتی دیموکراتی کوردستانە کە هەموو ئەم کارە ساتانی لە کوردستانە خۆڵقاوە پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەیەک لێ بەرپرسیارە و چوونە ژێرباری هەندێک هێزولایانی سیاسی لە ڕابردووە بەرپرسیاری دووەمن لەم دۆخی کە ئێستا لە کوردستانە خۆڵقاوە زۆر باشە کەواتە ئێستا بزوتنەوەی گۆڕان بە هیچ شێوەیەک سەرۆکی پەرلەمان ناگۆڕێت یاخود مەرجی چییە بۆ نمونە چ مەرجێکیە بۆی کە بیگۆڕێت هاوڕێگیان ئێمە نە هێزمانەیە نە چەکمان هەیە ئەوەی هەمانە دەنگی خەڵکە شەقامە و پشتیوانی کۆمەڵێ دۆست و هێزی سیاسی لە کوردستانە بۆیە ئێمە کاڵێن سەرۆکی پەرلەمان ناگۆڕین ئەمە ئەو پەیامی پارتی دیموکراتی کوردستانیە کاڵێن سەرۆکی هەرێمی کوردستان ناگۆڕێنیان حەقە بەڕێزت وە کە جەناب سوحوفیت ئەمە بۆ خەڵک ڕوونکەیتەوە چونکە ئەو پرسیارەوە ئاراستاکە کە ئێمەش هەمان سیاسەتی پارتی جێبەجێەکەین ئەمە دووشتی جیاوازە پارتی دیموکراتی کوردستان کە دەستبەرداری پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان نابێ لە ڕێگای هێزەوە لە ڕێگای چەکەوە ئەم پەیامە بە خەڵکی کوردستان ئەڵێ بەڵام ئێمە کە دەستبەرداری سەرۆکی پەرلەمانی کوردستان نابین ئەمە نە ناقانونیە نە دروستبوونی دیکتاتۆریەتە نە نادیموکراسیە نە بڕیارمان داوە بەهێز ئەمە یەکلاکەن ئێمە وەکو سەرۆکی وەکوی بزوتنەوەی گۆڕان ئامادەنین تەسلیمی ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان بین ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێتە هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستان یانی یەکگرتوویان هەر هێزولایەنێکی سیاسی تر لە کوردستانە دەستکراون خۆتوان ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە ئەتوانن ڕێکەوتنێکی سیاسی بکەن و سەرۆکی پەرلەمانشمان لێ بسێن ئەوەی ئێمە ئەو سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانیە بۆیە حەق نییە تۆ پرسیارەکەەوە ئاراستە بکە کە ئێمە هەمان سیاسەتی پارتی جێبەجێەکەین
ئەوەی کە فەرید باسی کرد بڵێ ئەوان ناتوان پۆستی سەرۆکی پەرلەمان لە ئێمە بسێنەوە لە ڕێگای یاساوە چونکە بە پێی پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان ئەبێ سەرۆکی پەرلەمانی کوردستان ئامادەی دانیشتن بێ و ئەبێ خۆی لەو دانیشتنە یان دەست لە کار بکێشێتەوە یا زۆرینە کە دکتۆر یوسف و سکرتێرەکەی کە لە کۆمەڵی ئیسلامی کوردستانە ئامادە نەبن سەرپەرشتی یان داوای دانیشتنی پەرلەمانی کوردستانکەن ئەگەر 58 کورسیش کۆ بکەنەوە ناتوان ئەم دەستەیە بگۆڕن بۆیە ئێستا ئەگەر ئەوان لە ڕێگای قانونی بیانەوە گۆڕانکاری لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک ناتوانێت بەڵام لە کوردستان ئەوان هیچ کاتێک گویان لە قانون نەگردووە کاتی خۆشی مەسعود بارزانی وەکوتم بە هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان 2 ساڵی بۆ درێژ کرایەوە لەو یاسایی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان دەریان کردووە لە یەکێ لە مادەکانی ئەڵێن ئەم خولە بۆ 2 ساڵە و یارای درێژکردنەوەی نیە بەڵام بەداخەوان ڕێزیان لەو یاسایش کە خۆیان دەریان چوانەوە نەگردووە ئەو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە لە 2005 ئیمزایان کرد ئەبووە مەسعود بارزانی لە 2016 کۆتایی پێبهاتای ئەوان ڕێزیان لەو یاسایش نەگرت ئەمان ئێستا من بۆ خۆم پێم وایە بەشێک بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و بەشێک من ڕێزمێ بۆ کاک فەرید و هاوڕەکانی بەشێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیشە بڕایان بە یاسا نیە بڕایان بە مؤسساتی دامەزراوەی نیشتیمانی لە وڵاتە نیە بەڵام جورئەتی ئەویان نییە بێن لەسەر شاشۆ بڵێن ئێمە بڕامە بە پەرلەمان نیە جورئەتی ئەویان نیە بڵێن ئێمە بڕامان بە هەڵبژاردن نیە خەڵکێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە باوکی دیموکراسی زانێ لە وڵاتە کاتێک لە 21 ئێمە 24 کورسیمان هێنا هاتە سەر شاشەوتی 18 لە 24 گەورەترە لەبەرەوەی ئێمە هێزمان هەیە کە دەمی شێکەیتۆ ڕۆژ تا ئێوارە باسی دیموکراسیەکە باسی مەدەنیەتەکە باسی علمانیەتەکە بۆیە کێشەکە لە وڵاتە ئەوەیە ئەم هێزانە بڕۆیان بەم دامەزراوە نیشتیمانیانە نییە بڕۆیان بە دەنگی ئازاد نییە بڕۆیان بە دیموکراسی و بە قانون نییە بڕۆیان بە ئەو قانونانی کە بە باڵای خۆیان دەریەکەن بە نەتیجە بڕۆیان پێێنێ بەڵام جورئەتی ئەوە ناکەن بێن بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە بڕامان بە پەرلەمانیە ئێمە بڕامان بەم هێزانە نییە ئێمە ئەبێ خۆمان حاکمی مطلق بین هەتا ئەو ڕۆژی لە ژیانە جورئەتی ئەوەیان نییە و بەداخەوە هەنێک لە هێزولانە سیاسەکانی تریش ئەمان بۆ پیناک بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت هەیە و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات ڕامی 3 گیگابایتەوە میمۆری 32 گیگابایتەوە کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە
گەشتەکانی کۆمپانیای پارێزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانجی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارێزان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک فەریدە گەربگرم وڵای بەڕێزت باس لەوە کرد کە ڕەنگە پەرلەمان بۆ مەسەلەی ڕفراندۆم بیانوەیەک بێ بۆی کە پەرلەمان کارا بکرێتەوە. ئێستا مەسەلەی ڕفراندۆم باس لەوە کرد کە ئەم مەسەلەیەکی جددی نیە و تەنها بۆ پەردە پۆشکردنی کێشە ناوخۆیەکان لە مەسەلەی پەخستنی پەرلەمان و لە مەسەلەی چاکسازی نەکردن و کێشەی یاسایی سەرۆکایەتی هەرێم. خۆی ئەمە زۆر باسەکرێت، بەڵام بە دڵنیایی ئەوەی کە باس لە ڕێفراندۆم ئەکات ئەبێت بەرەو ڕێفراندۆم بچێت، ئەبێت زەمینە سازی بکات و ڕێفراندۆمیش ئەنجام بات. لەبەرەوە ئێمە تا ئێستا بە جددی وەرمانگرتووە، هەموو بەجددی وەریانگرتووە. بەڵێ چونکە ئەم مەسەلەی ڕێفراندۆم مەسەلەیەک نییە وەکو مەسەلەکانی تر بۆ یاریکردن بێت یاخود بۆ بەدەستهێنانی هەندێک بەرژەوەندی بێت. شتێکی چاران و سازە. ئێمە یا بەرەو دەوڵەت بوون ئەچین یاخود وەکەوەی ئێستا ئەمەنینەوە. مەسەلەیەکی تەواو جیاوازە لە مەسەلەکانی تر و بۆ ئەمەشەوە ئێمە زۆر بەجددی سەیری مەسەلەیەکەین و زۆر لەگەڵ ئەوەین کە هەموو مەرزەکانی ڕیفراندۆمێکی سەرکەوت و دابین بکرێت. مەرزەکانی چین مەرزەکانی یانی خۆی یەک مەرزی دیاریکراو نییە، بەڵام ئەگەر ئێمە باس لە ناوخۆی هەرێم بکەین بە دڵنیایەوە ئەوە یاسایەک لەلایەن پەرلەمانەوە دەرچێت و بەهۆی ئەمەشەوە باس لە کارەکردنەوەی پەرلەمان ئەکرێت. هەر بۆ نمونە ئێمە ساڵی 2009 خەریک بوو نەمان کرد، بەڵام خەریک بوو ڕیفراندۆمی دەستور بکەین و بەهۆی ئەمەشەوە ئەو کاتە سێ یاسا بۆ ڕیفراندۆمی دەستور دەرچوو. هەرێکێک لەوانە باسی لەوەیە کرد کە ئەو دەستورە ئەبێ پرسیارێکی تیا دیاری بکرێت، ئایا تۆ لەگەڵ دەستوری بەڵێ یاخود نەخێر، ئەبێت ئەمە تیابێت چی ئەوانە کە بەشداری لە ڕیفراندۆمەکە ئەکەن، چۆن ڕیفراندۆمەکە بەڕێوە ئەچێت، چێ سەرپەرشتی ئەکات، ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە چێن، ڕێژەی سەرکەوتویی لە 151 یاخود 2/3 یاخود ڕێژەیەشترە. ئەبێت ئەمە هەموو لە یاساکەی دیاری بکرێت بۆ ئەوی ڕیفراندۆمەکە بێت ڕیفراندۆمێکی یاسایی جگە لەوەی کە چێ سەرپەرشتی ئەم ڕیفراندۆمە ئەکات، ئەبێت ناوی ئەو دەستگایشی تیابێت کە سەرپەرشتی ئەکات و ئایا ئەو ئەنجامە چ لێکەوتەیەکی لێ ئەکەوێتەوە، ئایا حکوومەت ئەبێ پێوی پابند بێت یاخود دەبێت فەرامۆشی بکات یاخود تەنها بۆ ئەوەی ئێمە بزانین ئەو خەڵک چی ئەوێت. بەپێی ئەوە ئەبێت لەبەرەوە ئەبێت یاسایەک پەرلەمان دەری بکات ئەم مەسەلەیە ڕێک بخات. بەڵام بەپێیەوە ئێمە بۆ کامیانە بۆی کە ڕێی خەڵک بزانرێ بۆی پابندی ئەوە بن کە پامەنی ئەنجامەکەی. خۆی ئەمە ناوی ڕیفراندۆمی سەربەخۆیە، ئەو پرسیاری کە لێودا ئەنرێت ئایا تۆ لەگەڵ ئەوەی کە ئێمە دەوڵەت دروست بکەین یاخود ئێمە بەرەو سەربەخۆی بچین یاخود وەکو بەشێک لە عێراق بمێنینەوە. من نازانم پرسیارەکە چۆندا ئاڕێژرێت، بەڵام ئەوانەی کە یاساکە دانن ئەبێت ئەم پرسیارە دابڕێژنەوە. بۆیە ڕەنگە بەو جۆرە بێت تۆ لەگەڵ ئەوەی کە ئێمە بەرەو سەربەخۆیی بچین یاخود بەرەو سەربەخۆیی نەچین، بەڵەیەک دانێن و نەخێرێک دانێن، هەر کەسێک ئەچێت سەحێک لە یەکێکیان ئەدات. ئەگەر لەگەڵ سەربەخۆیی بێت سەحێک لە بەڵێکە ئەدات و ئەگەر دژی ئەوە بوو ئەو مەسلەیەکی ئێستا پەرلەمانت نیە لە بری پەرلەمان بۆ نمونە لیژنەیەکی حزبی پێکێنراوە کە وابرارە پێک بێنرێت، ئەمە شتێکی دروستە؟ لەژنەی حزب ئەکرێت پێگوێنێت هیچ کێشە نیە، بەڵام ئەمە ناکرێت ئەلتەرناتیڤی پەرلەمان بێت. ئێمە لە هەموو حاڵەتێک بەدیل نییە ئێستا نەخیر بەدیل نییە و نابێت ببێت بە بەدیل. ئەگەر بوو بە بەدیل بەدڵنیای و ڕیفراندۆمەکە ئەنجامەکەی قبول ناکرێت و یاساییش نییە. لە هەموو حاڵەتێکدا کۆمیسیۆنی هەڵبژاردن دەستگایەکی سەربەخۆیە، بەڵام سەر بە پەرلەمانی کوردستانە، سەر بە حکوومەت نیە و سەر بە سەرۆکایەتی هەرێم نییە و بەهۆی ئەمەشەوە بێت فەرمانەکان لە پەرلەمانەوە وەرگێت. بەڵام سەبارەت بە شتیوە لە دنیا هەیە بڵێن لیژنە لە حیزبەکان پێک بێنرێت لە بریدا مزراوەکانەوەی شە بکات.
ناوەکوتم لزنە هەر ئەتوان هەموو حەزبەکان لزنە پێک بێن یەک حەزبیش ئەتوانێت لزنە پێک بێنێت بەڵام ئایا ئەمە ئەتوانێت ئەو ئەرکە جێبەجێ بکات کە کۆمیسیۆن جێبەجێ ئەکات یاخود پەرلەمان جێبەجێ ئەکات ئەکرێ ئەم لزنەیە کە چەند حەزبێک پێچی هێنن هەمان ئەرچی پەرلەمان جێبەجێ بکات بە دڵنیایەوە شتێکی یاسایی نابێت بەڵام ئەکرێت پێک بهێنرێت بۆ ئەرچێکی دیاریکرەوە ڕەنگە هەر پەیوەندی بە ڕێفراندۆمیشەوە هەبێت بەڵام ناتوانێت ئەرچی پەرلەمان و ئەرچی کۆمیسیۆن جێبەجێ بکات و ناتوانێت فەرمان دەرکات بۆ کۆمیسیۆن. بۆچی تاکو ئێستاوەندی کاگەدار بوون لیژنەکە پێک نهاتووە؟ تا ئێستا پێک نەهاتۆ چونکە کۆمەڵک کێشە هەیە لەم بارەیەوە و نازانی هەرلانێک چەند ئەندام ئەنێرێت یەک ئەندامی هەیە یاخود چەند ئەندامێکی هەیە و ژمارەیان چەندە و ئایا ئەبێت هەموو حەزبەکان ئەندامیان هەبێت یاخود ئەکرێت هەندێک حەزب ئەندامی نەبێت تا ئێستا ئەوە نازانین ئەبێت ئەمە یەکلای بکرێتەوە ئەنجە لوزنەکە پێکەهێنرێت. سپاس دەکەم کا کاروانگە بگەمەوە لای بەڕێز سەبارەت بە مەسلەی ئەوەی کە بەرەز وتت وەکو بستنەوەی گۆڕان لەگەڵ ئەوە دانین کە سەرۆکی پەرلەمان گۆڕێ بەڵام بۆ مەسلەی ئەوەی کە ئێمە پێویستمان بە پەرلەمانە بۆ ڕیفراندۆم بزوتنەوەی گۆڕان هیچ بژاردەیەکی دیکەی هەیە یاخود بژاردەکانی چین؟ من پێم وایە پێشی باسی ڕیفراندۆم بکەین ئەبێ نێوماڵی کوردی یەخین و زمینە سازی بکەین بۆ بناغی دەوڵەتێکی تۆکمە و سەرکەوتوو. ئێمە ئێستا هەمووان نەزانین بەم سەرکردایەتیە بە ناو سەرکردایەتیە کە قیادەی کورد دەکا بەداخەوە کە من بۆ خۆم پێم وایە بیرکردنەوە عقلێتێکی زۆر خاوەنی بیرکردنەوە عقلێتێکی زۆر بچووکن ئەمانە ناتوان دەوڵەت دروستکەن. ئێمە بێ واقعی بین ئەمانە خاوەنی ئەو هێزە فکری و معریفیە نین بتوان دەوڵەت دروستکەن ئەمانە تەنها خەمی بەرژەوەندی شخصی حزبی خۆیانە بۆیە بەمانە دەوڵەت دروست ناکرێت. ئەم ڕیفراندۆمش بە نسبەت ئێمە پێمان وایە تەنها گەمەیەکی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە و وەکو کارتێکی سیاسی بەرامبەر هێزە سیاسی کوردستانیەکان و نارە سیاسەکانی لە عراق و لە ناوچەکە بەکارێنێ ئەگینا هیچ نیەتێکی جدی نابینین بۆ دروستبوونی دەوڵەت بە هێزێک دروست ناکرێت کە خاوەنی ئابوووریەکی وێران بێت دەوڵەت بە هێزێک دروست ناکرێت کە خاوەنی سوپایەکی یەکگرتووی نیشتیمانی نەبێ کە بەداخەوە نیمانە دەوڵەت بە هێزێک دروست ناکرێت کە بڕای بە پەرلەمان و موئەسسەی پەرلەمان نەبێ بۆ ئەمانە بەوکوتم ئەم سەرکردایەتی کە ئێستا قیادەی کوردەکەن لەگەڵ ڕێزی زۆرمان بۆ هەنیەکان ئەمانە بچووک بیرەکەنەوە ناتوان دەوڵەت دروستکەن بۆ ئەمانە مەبەستیان دروستکردنی دەوڵەت نییە. لەسەر ئەوەی گریمانەی ئەوەی ئێمە دەستبەرداری سەرۆکی پەرلەمان بین بۆ ڕیفراندۆمانە جارێ من پرسیارەکەم گریمانی ئێمە ڕازی بین بە گۆڕینی دکتۆر یوسف ئێمە ئەم پۆستە پێشکەشی لایەنێکی سیاسیەکەین لە کوردستانە هەر هێز و لایەنێکی سیاسیەوە ئێمە سەرۆکی پەرلەمانی پێدەین بەڵام ئەو لایەنە سیاسیەک بە یەکێتیت بە یەکگرتووت بە کۆمەڵی ئیسلامیت کە خاوەنی پرۆژەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانن ئایا ئامادەن دەستبەرداری پرۆژەکەیان بن ئایا قسەیەکی تریان هەیە لەسەر پۆستی سەرۆکی هەرێم کە ئێستا مەسعود بارزانی لەسەری ماوەتە و ئامادەنیە دەستبەرداری بێ یان هەموو ئەوانە بێدەنگی لەکەن یان پاشگەزە بنەوە لە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆیە ئەگەر سەرۆکی پەرلەمانیش گۆڕدرا ئەم پرسیارانش دێتە پێشەوە ئێمە پۆستی سەرۆکی پەرلەمان پێشکەشی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بەڵام ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە دەستبەرداری هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێتەوە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆژە یاساکانە کە زۆر بە تونتر لە ئێمە نووسیانە ئایا ئامادەن بێدەنگی بکەن لە نایاسایی بوون و ناشەرعی بوونی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەر ئەوان بێدەنگ بن لەوە یان ئەگەر ئەوان ئێمە پۆستی سەرۆکی پەرلەمان ئەوە یەکێتین بە نمونەیەنەوە هەر هێزێکی تر کە خاوەنی پرۆژەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمە ئەگەر ئێمە پۆستەمان پێدان ئەگەر ئەوان بچن ئەوانەی کە ئێمە لە بەرنامەکەمانە هەیە بڕۆن جێبەجێکەن هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بکەن سەرۆکێکی شەرعی بۆ ئەم وڵاتە دابنن ئێمە پێشکەشیانەکەین پۆستی سەرۆکی پەرلەمان لا ئێمە پۆستێک داگیرکراو نییە بمانەوە تەنها موڵکی بستنەوەی گۆڕان بێ ئێمە ئەمانوێ ئەم پۆستە بەکاربێنین بۆ چەسپاندنی یاسا بۆ چەسپاندنی دیموکراسی لە وڵاتە بۆیە ئەوە کوتم ئەوە پرسیارەکەیە گریمان ئێمان پۆستەماندایە هەر هێزولایەنێکی سیاسی ئەوان پاشکە زبنەوە لە پرۆژه یاساکانیان تەسلیم ئیرادەی پارتی دیموکراتی کوردستانە بێت زۆر باشە بەڵام ئەگەر ئەو خواستێکی ئێستا مەسەلە باز دەوێت کە پەرلەمان کارە بکرێتەوە بۆ مەسەلەی ریفراندۆم پێت وایە لە ئایندەدا چ جۆرە پەرلەمانێکیان دەوێت ئەم ڕێی کە باز دەوێت کە پێویستە ئێمە ئێستا پەرلەمان کارا بکەینەوە ئەوان من پێشتر وتمان بڕیان بە پەرلەمانیە بەڵام جورئەتی وایە بێن لە ئەعلام بڵێن ئێمە بڕامە بە پەرلەمانیە ئەوان بڕوایان بەمانە نیە شتانە پیان وایە زیادەیە ئەوان ئەیانەوە حاکمی یەکەم و ئاخری ئەم وڵاتە بن هەتا لە ژیان ئابن خۆیان حاکم بن کە مردیشن نەوەکانیان و کوڕەکانیان و منەڵەکانیان حاکم بن بەڵام جورئەتی ئەویانە بێن ئەمە بڵێن بۆیە تاکە موئەسسەیەک لە کوردستانە لە مێژووی حکومڕانی کوردستانە نەچۆ ژێرباری پارتی دیموکراتی کوردستان پەکی خست
ئەگەر ئێمە شۆکو سەرۆکایەتی پەرلەمان تەسلیم ئیرادەی پارتی بوونا ئێستا پەرلەمانی کوردستان لە جێی خۆی بوو وەکو هەموو پەرلەمانانی ڕێزی زۆرمان بۆ خولەکانی پێشوو کە تەسلیم ئیرادەی پارتی بوون ئێستا بەردەوام و نیشکاری خۆیان نەکرد بۆی ئەمان بڕوان بە پەرلەمانیە بڕوان بە مواسسانە بەڵام توش بوونە ئێستا جورەتیوانێن بێن بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە بڕواما بمنی بەڵێ سپاس دەکەم کاک فەرید کاتمان کەمەوە سەبارەت بە مەسلەی ئەوەی کە جگەرە کە بەرە زووتت ناوماڵی کورد ڕێک نییە بۆ مەسلەی ڕێفراندۆمەکە پەرلەمان پەخراوە بین هێزە سیاسەکان لەو پەری ئاڵۆزیدا لە ئاستی دەرەوە لە ئاستی هەرێمەتی پشتگیریەکەیە بۆ مەسلەیە تا ئێستا ئەگەر پژگیری هەبووە پێم وایە لایەنەکان خۆیان باسییانە کرد بە تایبەتی ئەو لایەنانەی کە زۆر گەرم و گۆڕن بۆ مەسلەی ڕێفراندۆم بەرژەوەدیان لەوەدایە کە لایەن هەبێت لە دەرەوەی وڵات پژگیری ئەوان بکات پژگیری مەسلەیەکە بکات و بێن بە ئێمە بڵێن وەکو هاوڵاتی بڵێن بڵێ چەندین لایەن هەیە لەگەڵ ئێمە قسەیان کردووە و لایەنەکانیش بریتین لەمە و ئەمە وتوانێ ئێمە یەکسەد پژگیریتانەکەین و لەگەڵ ڕێفراندۆمین و لەگەڵ ئەوەین کە ئێوە ببن بە دەوڵەت بەڵام کە خۆیان باسی نەکەن من خۆشم نەمبیستووە بە دڵنیاوەڵاتێک لە ئەگەر هەبووای پێم وایە ئەو لایەنانەی کە زۆر گەرم و گوڕم بۆ مەسلەی ڕێفراندۆم خۆیان باسییان نەکرد ئەوان نەک هەر بە ینی لە لێدوانە فەرمیەکانە باسییان نەکردو لە دانیشتە تایبەتیەکانیشە باسییان نەکردووە هیچ وڵاتێک پشگیری ناکات من نازانم پژگیریەکە یان لای من کە من خەڵکم دیوە کەس باسی ئەم مەسەلەی هەیە نەدیژایەتیان کردووە نە باسییان کردووە ینی هیچ شتێک نییە لە بابەتە باشە بۆ پرۆسێمە پێویستمان بە پشگیری ئەو وڵاتانە هەیە ئێمە پێویستمان پێشەمو شتێک پێویستمان بە ڕەزامەندی بەغدایە بۆ ئەم مەسەلەیە ڕەوتی یاسایی خۆی وەربگرێت ئێمە پێویستمان بە پرۆسەیە کە لەگەڵ بەغدا دەست پێ بکەین بۆ ئەوەی بگەین بە ڕێککەوتنێک لەسەر ئەم مەسەلەیە چونکە گەورەترین تەگەرە لە بەردەم ڕیفراندۆم دەستوری عێراقە دەستوری عێراق ڕیفراندۆمی تیانە ڕاپرسی تیانە مافی جیابوونەوەی تیانە مافی چارەی خۆنووسینی تیانە لەبەرەوە گەورەترین کێشەی ئێمە لە عێراق ئەوەیە کە بەیاننامەیەک پێش ڕیفراندۆم دەرسێت بڵێت ئەم ڕیفراندۆمە یاسایینی و ئێمەدانی پێدانانین و هەرچیەک بێت ئەنجامەکەیت ئەمە گەورەترین کێشەیە کە ئێمە تووشمانە بێت و بە دڵنیای پاش ڕیفراندۆمیش هەر تووشی کێشە ئەبین لەگەڵ بەغدا زۆر باشە زۆر بە کورتی کاتمانەوە سەبارەت بۆی کە ئێمە ئەگەر بەرەو ڕیفراندۆم بەرەو هەڵبژاردن بڕۆین کێشە ناخۆیەکان چارەسەر دەبین بەنجامدانی هەڵبژاردن بەرەو ڕیفراندۆم بەڵێ خۆی مەسەلەی ڕیفراندۆم ئەبووای ئێمە لەم هەلمەرجەی ئێستادا سەرقاڵی خۆ ئامادەکردنین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی تازە و سەرۆکی هەرێمی تازە بەڵام ئێستا مەسەلەی ڕیفراندۆم هاتوۆتە پێش کارێکی وای کردووە کە خۆی سەپاندۆ بەسەر مەسەلەکان تر و مەسەلەکان تریدا پۆشیوە و بەهۆی ئەمەشەوە زۆرتر بۆ ڕێگرتن لەوەی کە بچین بەرەو هەڵبژاردن مەسەلەی ڕیفراندۆم زۆر زەق کراوەتەوە بەڵێ زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان بەڕێز فەریدە سەسەر ئەندامی سەرکردایەتیەکی نیشتمانی کوردستان کە لە سودۆی سەرەکی لەگەڵ مامون هەروەها بەڕێز کارواناشم ئەندامی جباتی نیشتمانی بستنەوەی گۆڕان کە لاوێرەوە لەگەڵ مامون سپاس بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا
لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆمەڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە. سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ. لەگەڵ کۆمپانیای پارێزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار. لێرەوە پێتان ڕاگەیەنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارێزان بەم شێوەیە بێت: 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان، 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان، سەرلەبەری مانگی پیرۆزی ڕەمەزان، لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارێزان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام.